ڕێز و سڵاوەوە بینران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی سێشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری ئیلام. دەست بەسەرکردنی هاوڵاتیکی خەڵکی شاری ورمێ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. سەپاندنی حکمی زیاتر لە 7 ساڵ زیندانی تازیری بەسەر دوو شارومەندی کوردی خەڵکی بۆژنور. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە بیجار و کۆبوونەوەی ناڕزایەتی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ڕازی و خومینی لە ئیلام. سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری ئیلام. بە پێڕاپۆرتی گەیشتوو دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی سێدارەی بەسەر مەهدی ڕۆشەنی چالاکی سیاسی کورد و خەڵکی شارستانی مەلەکشایی سەر بە پەرزگای ئیلامدا سەپاند. مەهدی ڕۆشەنی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی 16 بەفرامباری ساڵی ڕابردوودا لە شاری مەلەکشایی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کرا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم چالاکە سیاسیە لە دۆسیەیەکی پڕ لە ناڕوونیدا بە تۆمەتی ئەمنی و کوشتنی یەکێک لە هێزەکانی پۆلیسی ڕژیم حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. سەرچاوە ئاگادارەکانی ئاماژە بۆ دەکەن کە هێزەکانی ڕژیم بۆ وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ ئەم زیندانیەیان خستووەتە ژێر قورسترین ئاشکەنجەی جەستەییەوە. شانی باسە کە و کەسانەی کە پاش گواستنەوەی بۆ تاران چاویان پێی کەوتووە باز لەوە دەکەن کە هیچ جێگەیەکی ساخ بە لەشیەوە نەماوە و جەستەی پڕ بووە لە شوێنەواری لێدانی شەلاق و شۆکی کارەبایی. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. ڕۆژی یەکشەمە 11 گەلاوێژی 1405 هەتاوی شایەن هۆشیار چالاکی مەدەنی و خەڵکی شاری ورمێ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی 3 ساڵ و 8 مانگ بەندکرانەکەی دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتەکان شایەن هۆشیار کە خوێندکاری دکتۆرای مێژووییە پێشتر لەلایەن لقی یەکەمی دادگای شۆڕشی ڕژیم لە ورمێ بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 3 ساڵ و 8 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا بوو. ناوبراو ڕێکەوتی 22 ڕەزبەری 1404 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرابووە پاش تێپەڕاندنی ماوەیەک لە زیندانی لە ناوەندی ورمێ بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازاد کرابوو. سەپاندنی حکمی زیاتر لە 7 ساڵ زیندانی تەعزیری بەسەر دوو شارومەندی کوردی خەڵکی بۆژنور. بە پێی دوایین زانیاریەکان دوو هاوڵاتی کورد بە ناوەکانی مەحموود شادڵ و مستەفا عەلیپور کە لە دەست بەسەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبارن لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی قورسیان بەسەردا سەپێنراوە. بە پێی راپۆرتەکان مەحموود شادڵ تەمەن 30 ساڵ و لەلایەن دادگای ئینقلابی ڕژیم لە بۆژنور بە تۆمەتی کۆبوونەوە بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم سزای 3 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو لە کاتی دەست بەسەرکردنی داوتنبلەکەی دراوەتە بەر دەستڕێژی گولەی هێزە ئەمنیەکان و دواتر لە گرتوخانەدا بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ بە سەختی ئەشکەنجەدرا و تەنانەت نینۆکەکانی پێی هەڵکێشاون. لەلایەکی دیکەوە مستەفا عەلیپور تەمەن 32 ساڵ لە دوو دۆسیەی جیاوازدا لەلایەن دادگای ئینقلابەوە سزای 4 ساڵ و 2 مانگ زیندانی تازیری و لێدانی 74 قامچی بەسەردا سەپێنراوە کە دانیشتنەکەی بە شێوەیەکی ئۆنلاینیش بەڕێوەچووە. شایانی باسە کە ئەم هاوڵاتیە لە کاتی ناڕزایەتیەکاندا بە چەکی ساشمایی هێزە سەرکوتگەرەکان بریندار کرابوو. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە بیجار. ڕۆژی دووشەمە 12 گەلاوێژی 1405 هەتاوی کۆمەڵێک لە خانشینکراوانی شیرکەتی مخابرات لە شاری بیجار دژ بە وەڵام نەدانەوەی بەرپرسان کۆبوونەوەی ناڕزایەتیان ڕێکخست. بە پێی هەواڵی گەیشتوو خانشینکراوانی ناڕازیان ماژەیان بۆ کردووە کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیان و ماهیشەتیان لە دۆخێکی خراپی ئابووریدا دەژین و هەروەها خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەقداس بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها کۆتایاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ڕازی و خومینی لە ئیلام. ڕۆژی شەممە 10 گەلاوێژ کۆمەڵێک لە پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ڕازی و خومینی لە شاری ئیلام دژ بە دۆخی خراپی ماعیشەتیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان پەرستەران و کارمەندانی ئەم دوو نەخۆشخانەیە بەهۆی پێنەدانی هەقدەست و مەزایەت وەخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و خوازیاری پێڕاگەیشتنی خێرای بەرپرسان لەسەر کێشەکانیان بوون.
ناڕازیان ئاماژە بۆ دەکەن کە شێوازی کارکردنی بەرپرسانی ڕژێمی کۆمەری ئیسلامی زۆر کەم تەرخەمانەیە و ئەمەش گوشارێکی زۆری خسۆتە سەر ژیانی کادری دەرمان. لایەکی دیکەەوە راپۆرتە ساڵانەیەکانی تایبەت بە ڕەوشی مافی مرۆڤ لە ئێران دەری دەخەن کە ناڕزایەتیە پیشەیی و کرێکاریەکان بەهۆی قەیرانەکانەوە بەردەوام لە زیاد بوندان و تەنیا لە ساڵی 1404 هەتاویدا زیاتر لە 2551 کۆبوونەوەی ناڕزایەتی لە سەرانسەری ئێران بەڕێوە چووە کە بەشێکی زۆریشیان پەیوەندیان بە کێشەی سنفی کرێکاری و مەدەنیەوە هەبووە. کشانەوەی کتوپڕی سیستەمە بەرگری ئاسمانیەکان لە هەولێر و بەرزبوونەوەی ڕێژەی مەترسی ئەمنیەکان لە ماوەی 72 کاتژمێری ڕابردوودا ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا و ئەڵمان بە شێوەیەکی کتوپەڕ سەدان هێزی سەربازی و بەشێکی زۆر لە سیستەمە سەرەکیەکانی بەرگری ئاسمانیان لە بنکەی هاوپەیمانان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کشاندووەتەوە. بەوتەی سەرچاوەگادەرەکان لە ڕەوتی ئەم کشانەوەیەدا ئەمریکا 8 سیستەمی موشکی پاتریۆتی بۆ وڵاتی ئوردن بردووە و بەریتانیاش سیستەمی بەرگری ڕاپید سنتری بۆ قوبرس گواستوەتەوە و تەواوی هێزەکانی خۆی لە هەولێر بردووەتە دەرەوە. هەروەها ئەمریکا باڵۆنەکانی چاودێری بەرزی و باڵۆنە بەستراوەکانی سەرزەوی کە بۆ چاودێری جم و جۆڵە ئاسمانیەکان لە ئاسمانی هەولێر جێگیر کرابوون بە تەواوی کۆ کردوێتەوە. سەرچاوەکانی هەواڵی ژامەژە بەوە دەکەن کە بەرپرسان یاریمی کوردستان پێشوەختە ئاگاداری وردیەکاریەکانی ئەم ئۆپراسیۆنە نەبوون و چەلەکیەکانی ناو بنکەکە لەلایەن هاوپەیمانانەوە لێیان شاردراوەتەوە. ژێگای ئاماژەیە کەم سیستەمانە لە ماوەی مانگەکانی ڕابردوودا سەدان هێرشی درۆنی و موشکی ملیشیەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامیان پوچەڵ کردوێتەوە کە نزیک بە 75 لە سەدیان لەلایەن هێزەکانی ئەمریکاوە تێکشکێنراون. لە وەڵامی بڵاوبوونەوەی ئەم هەواڵەشدا فەرماندەی ناوەندی ئەرتەشی ئەمریکا ڕایگەیاندووە کەم گواستنەوەی بەشێکە لە ڕەوتی یاسایی ئەرکە سەربازیەکان، بەڵام بە هۆکاری ئەمنی وردەکاری زیاتری ئاشکرا نەکردووە. گواستنەوەی معلمێکی بەندکراو بۆ نەخۆشخانە لە شاری بوشێهر بەو پەڕی بێڕێزیەوە. ڕەزا ئەمانی فەر معلم و چالاکی سنفی خەڵکی شاری بوشێهر کە لە بەندیخانەی ڕژێمی کۆمەری ئیسلامیدا ڕێگیراوە بە کەلەپچە و کۆتەوە و بەو پەڕی بێڕێزیەوە بۆ یەکێک لە ناوەندە دەرمانیەکان گواستراوەتەوە. بە پێڕاپۆرتەکان ڕەزا ئەمانی فەر کە ئەندامی شورای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێرانە لە مانگی خاکلەوەی ساڵی 1450 تاویەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر کراوە و هێشتا لە دۆخێکی نادیاردا لە گرتوخانەدا ڕاگیراوە. پاشگواستنەوەی ئەم بەندکراوە بۆ ناوەندی دەرمانی پزیشکەکان دەست نیشانیان کردووە کە ناوبراو تووشی نەخۆشی گورچیلەی بووە و شۆرای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئەم جۆرە گواستنەوەی بە کارێکی نامرۆڤانە و دژ بە کەرامەتی مرۆڤ وەسەف کردووە کە تەنانەت پێچەوانەی ڕێکارەکانی خودی ڕێکخراوی زیندانەکانی ڕژیمیشە. گیان لە دەستدانی دوو هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. دوو هاوڵاتی بەلوچ بە ناوەکانی نادر گومشە دزهی و حسێن خاشی کەماڵ ئابادی بە تەقەی ڕاستەخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامی لە شارستانی خاش و گوڵشەن سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان گیانیان لەدەستدا. بە پێڕاپۆرتی گەیشتوو ڕۆژی هەینەی نوێی گەلاوێژی 1450 تاوی نادر گومشە دزهی خەڵکی گوندی جیهادابادی سەراوان پاش 3 ڕۆژ مانەوە لە بەشی چاودێری چڕەکانی نەخۆشخانەی سەراوان بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. ئەم هاوڵاتیە پێشتر ڕۆژی چوارشەمە حوتی گەلاوێژ لە ڕێڕەوی بەشەڕاهی لە ناوچەی کەلەگان سەر بە شارستانی گوڵشەن لەلایەن هێزەکانی پاسەوانی سنووری ڕژێمەوە درابووە بەر دەستڕێژی گولە و بە سەختی بریندار ببوو. لە ڕووداوێکی دیکەدا و هەر لە بەیانی ڕۆژی هەینی نۆی گەلاوێژ گەنجێکی تەمەن 23 ساڵ بە ناوی حسێن خاشی کەمەڵابادی لە شەقامی خومێنی شارستانی خاش لەلایەن هێزەکانی یەکەی تایبەتی پۆلیسی ڕژیمەوە ڕاستەوخۆ گولەنرا بەسەریەوە. ئەم گەنجە بەلوچە پێشگەیشتنی بە نەخۆشخانە گیانی لەدەستدا و ڕۆژی شەممە دەی گەلاوێژ تەرمەکەی بە خاک سپێردرا. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پترۆشیمی سەلمان فارسی لە مەخشەهر ڕۆژی دووشەمە 12 گەلاوێژی 1450 تاوی کۆمەڵێک لە کرێکارانی لەسەر کاردەرکراوی پترۆشیمی سەلمان فارس لە شارستانی مەخشەهر کۆبوونەوەیەکی ناڕزایەتیان بەڕێوە برد. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە 32 کەس لە کرێکارانی یەکەی نۆژەنکردنەوە و ڕاگررتنی ئەم پترۆشیمیە لە ڕەشەمەی ساڵی ڕابردووە و هاوکات لەگەڵ گرژێ سەربازیەکان لە کارەکانیان بێکار کراون. ئەم کرێکارانە ئاماژە بۆ دەکەن کە پاش هێرشە سەربازیەکان و داخرانی کاتی کارگاکان سەرجەم کرێکارانی دیکە لە سەرەتای مانگی پوشپەڕەوە گەڕاونەتەوە بۆ سەرکارەکانیان.
لەم نێوەندەدا تەنیا ئەم 32 کرێکارە لە گەڕانەوە بۆ سەرکارەکانیان بەبەشکراون و بەبێ هیچ هۆکارێکی دیار لە کارەکانیان دەرکراون. کرێکارانی ناڕازی جاخت لەسەرەوە دەکەنەوە کە تاوەکو ئێستا چەندین کۆبوونەوەی ناڕزایەتی لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکانی ڕژێم وەکو ئێستانداری و فەرمانداری ڕێکخستووە. بەڵام سەرەڕای ئەم هەموو بەدواداچوونە بەرپرسانی پەیوەندیداری ڕژێمی کۆماری ئیسلامی هیچ هەنگاوێکیان بۆ گەڕاندنەوەیان بۆ سەرکار نەناوە و بە تەواوی داخوازیەکانیان پشتگوێ خستووە. هێرشی درۆنی میلیشیاکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوێیت دوایین هەواڵ. بەپێی هەواڵی گەیشتوو دەنگی چەندین تەقینەوەی گەورە لە سنووری نێودەوڵەتی نێوان عێراق و کوێیت بەهۆی هێرشی درۆنی میلیشیاکانی سەر بە ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بیسرا. بەپێی راپۆرتەکان و ئەو ڤیدیۆیانەی کە بڵاو کراونەتەوە، ئەم هێرشە کەوتوپڕە لە ڕێگەی چەندین درۆنی ئینتیحاریەوە کراوەتە سەر خاکی کوێیت. سەرچاوەکانی هەواڵامەژە بۆ دەکەن کە ئەم درۆنانە لەلایەن میلیشیا عێراقیەکانی سەر بە ڕژێمی کۆماری ئیسلامیەوە ئاڕاستەکراون. هاوکات هێزەکانی بەرگری ئاسمانی کوێیت دەست بەجێ کەوتونە ئامادەباشیەوە و لە ئاسمانی ڕۆژهەڵاتی وڵاتەکەیاندا ڕوبەڕووی ئەم پەهبادانە بوونەتەوە. واشایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەکی ڕوون سەبارەت بە قەبارەی زیانە گیانی مادیەکانی ئەم هێرشە بڵاو نەکراوەتەوە. وڵایە بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی گەشتیوەڵەکانی ئەمڕۆژ کات و ساتێکی باش بە هەمولایەتان.